بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن سار على نهجه ودربه إلى يوم الدين. خۆشەویستانم، سلام و رحمت و مهربانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەروونی هەمومان. خۆشحاڵم ئەوڕۆکەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، لە دەرسی ڕابردوو، لە حەلقەی ڕابردوو باسی ئەو مەلائیکەتانەم کرد کەوا دەورە ئەدەن لەو کەسانەی کە قورئان ئەخوێنن. عادەتێکی زۆر جوانم لە سوودان دیت ئەو کاتی کە لەوێ قوتابی بووم. ئەم دیت پاش نوێژی بەیانی خەڵکی مەحەلەکەی کە دەهاتنە نوێژی بەیانی ئەوەی کە نەئەچۆوە دادەنیشتن بە جەماعەت قورئانیان ئەخوێند. بەڕاستی عادەتێکی جوان بوو و ئەو عادەتەم لە هەڵەبجەش دیتووە. لە هەڵەبجەش ئەو عادەتەم دیتووە. یعنی کاتێکە شەوێکیان لە خزمەت مامۆستا تاهیر بامۆچی بووم لە مزگەوتەکەیوی دیتم پاش نوێژی بەیانی خەڵک دانیشتینە بە جەماعەت قورئان دەخوێنن. جا ئەهلی سوودان هەموو مزگەفتەکانیان وایە، هەرچی مزگەفتی دەگری لەو سوودانە گەورەی ئەوە بوویتە عادەت. هەموو مزگەوتەکان پاش نوێژی بەیانی هەموو ڕۆژێ یەک جوزء دەخوێنن، هەموو ڕۆژێ یەک جوزئی دەخوێنن. جا هەر یەکی هەندێک دەخوێنی، هەر یەکی هەندێکی دەخوێنی حتا سڕەکە تەواو دەبێتن. ئەگەر کەم بوون هەر یەکی یەک لاپەڕەی دەخوێنی، ئەگەر زۆر بوون هەر یەکی نیو لاپەڕەی دەخوێنی، ئەگەر کەمتر بوون هەر یەکی دوو لاپەڕەی دەخوێنی هەتا تەواو ببی جوزئەکە. جا کە دەکاتە ڕۆژی ئاخیری کە مەسەڵەن سیەمین ڕۆژ کە ختمە، هەموو مزگەوتەکانی دەورا و پشتی خۆشیان بانگ دەکەن. ئەو مزگەوتانی دەورا و پشتی خۆی هەموو بانگ دەکا دەرێن ئەوڕۆ ختمی قورئانە. دێن ئاخیری جوزئی عەمەی هەموو پێکەوە دەخین ئەو خەڵکە هەمووی. ئەگە هەر یەکی 4 ئایەت 5 ئایەتیان بە بەرکەتبی هەر یەکی هەندێکی دەخینیتن، پاشان دوعایەکی زۆر دەکەن لە ختمی قورئانەکەدا. ئەوجا پاشان شیر و کێچیش چاو شیر و کێچی ئەخۆن بەخۆشی ئەوەی کە قورئانم ئەو ڕۆکە ڕۆژی ختمی قورئانە. جا مزگەوتەکەیت کە جارێک کە ئەو جەماعەتەی بانگ دەکا، ئەو مزگەوتی کە جەماعەتەکەیت کە بانگ دەکا، سوبحان الله، بەڕاستی شتێکی خۆشە، بەڕاستی شتێکی خۆشە. ینی هەست بە سەکینەیەکی ڕۆحی زۆر غەریب دەکەی، هەست دەکەی بەڕاستی ئەمە شتێکی جوانە، بەڕاستی ئەمە شتێکی زۆر خۆشە بۆ زیندیکردنەوەی قورئان، بۆ زیندیکردنەوەی دڵەکانمان بە قورئان. جا بەڕاستی ئەم عادەتە ئەم شتەم زۆر پێ جوان بوو. حەزم لێ ئێمەش لە کوردستان وا بکەین. ئەو برایانەی کە دەستە نوێژی بەیانی با مردی خوا بن، با کۆ ببنەوە قورئان بخوێنن. دەبینی ئەو کەسێک کە قورئانی ڕەوانە، ئەوانەی کە ڕەوانیش لێ ئیسیفادە لێ دەکەن، و ئەوانەی کە قورئانیان ڕەوان نییە بۆیان چا دەکەین و تاکو ئەوانیش قورئانیان ڕەوان بێ. دەبینی تۆ چەند ساڵە قورئان دەخوێنی بەڵام دەبینی لە یەک دوو وشان غەڵەتت کردی و ئاگاشت لێ نییە. جا بەڕاستی ئەمە هەم دەبتە هامکاری یەکتری بۆی بەڕاستی قورئانەکە بە جوانی بخوێنین و ئەبێتە مای ئەوەی کە ئەم خێر و بەرەکەتە بەسەر هەمومان دابڕژێ و هەمومان لێ سوونمەند بین. و ئەمەشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمیتن مەجتەمع قەوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسون بينهم. بزانە کەمە خڕ بووینەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوا قورئانمان خوێند، لە بینی خۆمان باسی قورئانمان کرد. ئەوجا ئەو ڕەحمەت و بەرەکەتەی کە گوتم هەمومان بەسەردا دەرجێ، سەکینەتی خوا، غەشیەتی و ڕەحمەتی خوا، مەلائیکەتەکان دەورەمان لێ ئەدەن و پاشانیش خوای گەورە لە لای خۆی لە لای ئەو مەلائیکەتە عەزیم و گەورانە باسمان ئەکا و مەدح و ثەنامان ئەکاتن. ئینشاءڵڵا لە هێشتا ماومانە هەندێک باسی ئەو شوێنانە دەکەین کە خوای گەورە ئیفتیخار بە ئێمە دەکا لە لای مەلائیکەتەکان. چەند شوێنەکە ئینشاءڵڵا باسی دەکەین لە حەڵقەکانی داهاتوو. یەک لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوی ئەبی سەعیدی خودریە، ئەفەرمی ڕۆژێکیان ئوسەیدی کوڕی حوضەیر ئەوەی گێڕاوە. ئوسەیدی کوڕی حوضەیر ئەفەرموویتن جارێکیان شەو بوو سوورەتی بەقەرەم دەخوێن لە ماڵەوە، سوورەتی بەقەرەم ئەخوێن لە ماڵەوە. ئەفەرمووی طبعا لە ناو نوێژدا لەبەر خوێندوێتی ئەفەرمی خەریکی قورئان خوێندێ بووم، ئەسپەکەم هیلاندی، توی بەڕاستی ترسام
نوێژەکەم بڕی و هەستام چوون گوتم نەوەکو مارێک شتێک دەعبایەک بە ئەسپەکەمی وەدابی گوتی تەمەشام کرد هیچ نییە و هیچی فانوسەکەم برن ئەو چرایەکەم برد هیچ دەمبوو گەڕامەوە نوێژەکەی خۆم دابەستاوە و دەستم بە قورئان خوێنێ کردەوە تی هەندێکیکەی پێچوو دووبارە ئەسپەکەم زۆر بە توندی حیلاندیەوە بەڕاستی ئەو جارە ترسام لەبەرەوەی کوڕەکەم یەحیا نێزیکی ئەسپەکەی نووسە بوو تی لە ترسی یەحیای نوێژەکەم بڕی و چوم تەمەشام کرد دیتم هیچ نییە زۆر گەڕاشم لەناو پوش و پەراشەکان لەناو عاردی هیچ شتێکی وا نەبوو کە ئەسپەکەم ئەو حیلەی کرد و ئەو ترسەی لێ نیشت تیزاری سێم چوم نوێژەکەم دابەستاوە دەستم بە قورئان خوێندن کردەوە تی ئەو جارە بەڕاستی ئەسپەکەم زۆر حیلاندی زۆر بەتوێن حیلاندی تی ترسام ئەو جارە بێ پێ لە یەحیای کوڕم لێ و ئەزیەتی بداتن تی بە خێرایی چوم دیتم ئەوا سەرم هەر بڕی دەبیم یەک کۆمەر فانۆس چرا ئەوە ڕاوەستاون بەرەو ئاسمان بەرز دەبنەوە تی زۆر دیمەنیشی سەیر بوو زۆرم گوتی هەر تەمەشام کردن ئەو هەموو چرا و فانوسانە وا بەرەو ئاسمان بەرز دەبنەوە هەتا بزر بوون تی بەیانی هاتم لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆم جێراوە فەرمووی پێغەمبەر ئیقرا یا ئەبا یەحیا ئیقرا بتخوێندی باە ئەی ئەبا یەحیا بتخوێن باە تم لۆ یا ڕەسوڵ الله ئەخە لە لەحیای کوڕم ترسام تم نەکو ئەسپەکە پێ لە یەحیای بنێ فەرمووی نا ئەوانە هەموو مەلائیکەتی خوا بوون هاتبوون جێ بیستی قراءەتی تو بن هاتبوون جێیان لە قراءەت و خوێندنی تو دەگرت ئەی ئەبا یەحیا سبحان الله مژدە لەو کەسەی مژدە لەو ماڵەی کەوا قورئانی تێدا دەخوێندرێ کە ئەم قورئانە نورێکی لێ بەرز ئەبێ هەتا ئاسمانی خوای گەورە ئەڕوات بەم نورە مەلائیکەتانی خوا کە ئەزانن قورئان خینێک لەو ماڵەی هەیە دەزانی ئەو مەلائیکەتانی کە سەیاحینن ئەگەڕێن و ئەسۆڕێن دەزانی کو ئەزانن ئەو ماڵە قورئان خینە لەبەرەوەی لەو قورئانێک کە ئەم کەسە ئەخوێنی چ خوشکێک چ برایەک ئەخوێنی لەو ماڵەی یەک نوری لێ بەرز ئەبێتەوە حتاکو ئاسمان بەو نورە ئەزانن کەوا ئەو ماڵە قورئان خینێکی تێدایە هەر کاتێک کە ئەو نورە نەمینێ ئەزانن قورئان خینەکە یان سەفەری کردووە و یان وەفاتی کردووە و نەمایە سبحان الله پیاوێکی ساڵح هەبوو وەختی خۆشی ئەم حادیثەم بۆ جێرانەوە پیاوێکی ساڵح هەبوو ناوی سەید عەبدوڵڵا بوو خوای گەورە دەرەجەی عالی بکاتن جا کەسێک خزمەتی دەکرد کە ناوی مام فەقێ بوو کە بابی مامۆستا مەحموود فەقێی دەکاتن خوای گەورە لە بابیشی خۆش بی و لە مامۆستاش خۆش بی و پلەپایی بەرز کاتن ئەفەرمووی باوکم مامۆستا مەحموود دەفەرمی باوکم خزمەتی ئەو سەید عەبدوڵڵایی دەکرد سەید عەبدوڵڵا هیچ خوێندەواری نەبوو هیچ خوێندەواری نەبوو سبحان الله بەڵام باوکم قورئان خوێن بوو و هەموو جارێ بابم دادەنیشت قورئانی دەخوێند دەگوت سەید عەبدوڵڵا جێی لێ ڕادەگرت جار بەجار دەیگوت فەقێ غەڵەتت کرد دەگوت وەڵا دەگوت دەگەڕامەوە ئەو کوڕکە قورئان بەڕاستی ڕاست دەکەم مام سەید غەڵەتم کردووە داهاتم دەگەڕامەوە و چام دەکردەوە تی ڕۆژێکی پێم گوت خۆ مام سەید وەڵی ئەتوو هیچ نازانی قورئان بخوێنی ئەو کو دەزانی ئەم غەڵەتم کردیە تی کوڕەکەم وەڵڵاهی کە ئەتوو قورئان دەخوێنی نورێک لە ناوەندی قورئانەکەت بەرز دەبتەوە لە بۆ ئاسمان هەر کاتێک نورەکە پچرا دەزانم غەڵەتت کردیە هەر کاتێک نورەکە پچرا ئەزانم غەڵەتت کردیە کە چایەکەیەوە یەکسەر نورەکە وەسڵ دەبێتەوە و ئەڕواتەوە بۆ ئاسمان سبحان الله خۆزێ ئێمەش بتوانین هەمومان هەر یەکمان نورێک لەو ماڵە هەستی و بەرەو ئاسمان بڕوە شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە عومەر عەبدولکافی کە خوای گەورە تەمەنی درێژ بکە و بیپارێزی کە یەک لە داعیە موسڵمانەکانەوە زۆر قسەشی خۆشە ئەفەرمێ لە جەزائیر مسابقەیەکی حفزی قورئان کرا مسابقەیەکی حفزی قورئان کرا تی گەنجێک یەکەم بوو لەسەر مستەوای هەموو وەتەنی عەرەبی گەنجێک یەکەم بوو لەسەر مستەوای هەموو وەتەن عەرەبی کە حافزترین و جوانترین قورئانی لەبەر کردیە بە جوانترین شێوە قورئانی لەبەر کردیە فەرمووی مقابلەیەکیان لەگە کرد طبعا ئەو مسابقە گوتی زۆر گەورە بوو حتا ڕئیسی جمهوری بڵفیتی نازەم ناوی چییە ئەویش دانیشتە بوو وازەم ئەوی بەڕێیان کرد دی دانیشتە بوو ئەویش لە دیار مسابقەکەی یەک لە زویوفی کەرام بوو گوتی ئەو منداڵەیان هێنا مقابلەیان لەگەر کرد کە چۆن قورئانی لەبەر کرد تی منداڵەکە گوتی من داکم گوتی دەبی بچی قورئان وتی من یەتیم بووم
بابمان مرده بوو بابم گوتیم داکم گوتێ من ئیلا دەبی بچی قورئان لەبەرکەی گوتم دایە حەزم لێ خزمەتت بکەم خزمەتی برایەکانم بکەم گوتینا تۆ بەس بڕۆ قورئانم بۆ لەبەرکەم هیچم ناوێتن چکە هەر منداڵێک قورئانی لەبەر بێ ڕۆژی قیامەتێ دوو تاجی نورین لەسەر سەری داک و بابەکەی دادەندرێ سبحان الله زە ئەو منداڵە گوتی ئەو شوێنەی ئەو مەدرسەی کە لە گوندی مە دوور بوو 3 شەو و 3 ڕۆژ لە ئێمە دوور بوو مەدرسەکە 3 شەو و 3 ڕۆژ بە پێیان ڕۆیشتم هەتا گەیشتمە مەدرسەکەی کە لە مەدرسە گەیشتمە خزمەت مامۆستای تو مامۆستا من خەڵکی فلانە گوندیمە هاتیمە ئەگەر زەحمەت نەبی پێم خۆشە قورئانی لە خزمەت بەڕێزت لەبەرکەم تێویش گوتی وەڵی کوڕەکەی خۆم ئێمە جێمان نییە خۆ دەزانی بزانە ئەوە ئیسیحامە و هەموو ئەو تەلەبانە قورئان لەبەر دەکەن بەڵام دوو ڕێدە بۆ دادەنێم ڕێی یەکەم بمێنەوە لامان 2 ساڵ خزمەتی ئەو فەقەی ئەو مەدرسەی بکە پاشان کە یەکەیان لەبەری کرد تۆ لە شوێنی وی دانیشە و قورئانەکە لەبەرکە 2 یان ئەوەتە بڕۆ 1 دیناری 1 جونەی زێڕم لۆ بینە ئەو ئەمن دادەنێم قورئانت پێ لەبەر دەکەم ئەش گوتی مامۆستا ئەخە 2 ساڵ لۆ من گەلەگەلک زۆرە ئەم دەمێ بەو 2 ساڵی لە خزمەتم قورئانی هەموو لەبەرکەم و بچمەوە 2 ساڵ خزمەتت بکەم دوایە 2 ساڵیت کەس لەبەر بکەم وەڵی زۆر تاخیر دەبم ناتوانم ئەوەندە دوورکەمەوە لە ماڵ و لە دایکی خۆشەویستم و ئەگەر باسی جونەی هیزێڕیش دەکەی بەخوای نەبابم نەبا پیرم جونە هیزێڕیان نەدیتوە هەتا ئەبل ببینم لەبرە ئێمە زۆر دەست کورت و فەقیرین گوتی کەیفی خۆتە کوڕی خۆم تمیم خواحافیز بوونم لە مامۆستا کرد کە ئەو شەوی لە خزمەتیدا بوو لە مزگەفت تێبوونم و بەیانی هەستم بڕۆمەوە گوندەکەی خۆمان تی شەوێ لە خەودا بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلى الله عليه وسلم بەدایک و باوکەوە بە قوربانی بین وتێ من چ دەکەی کوڕم لێرە یا رسول الله هاتوومە لە خزمەت مامۆستای قورئان لەبەرکەم تی چی جوابدایەوە تی پێی گوتم وەڵڵا جێمان نییە و ئەو ماجەڕاتی کە تازە جێرەمە و گوتی ئەویش هەموم بە پێغەمبەری گوت صلى الله عليه وسلم گوتی ئەگە بەیانی هەستای بڕۆ بکنی و بڕۆ لای و پێی بڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرموویتن با قورئانم پێ لەبەرکە گوتی ئەمیش دامام تم یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر پێی بڕوا نەکردم ئەگەر پێی بڕوا نەکردم کە ئەتووەم پێ دەڵێ گوتی پێی برێ زومەڕەن زومەڕە تی ئەستام لە خەوی خەنی بووم کەوە ئەو موژدە خۆشەم درای تێ گوتی بە هەر پەلەم کرد دەی خوایە زوو مەلا بانگ دەوتی مەلا بانگی دا و خەڵک هاتنە نوێژە و هەر پەلەم بوو دەی خوایە نوێژ تەواو بی و زوو بە خزمەت مامۆستای بگەم و پێی بڵێم تی کاتێک کە مامۆستا زیکر و بیردەکانی خۆی تەواو کرد و تەلەبەکان خڕ بوونەوە دەرسیان پێ بڵێ چوومە خزمەتی دانیشتم مامۆستای بەڕێزم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێتن با قورئانم پێ لەبەرکە ئەوە تەماشایەکی کردم گوتی وەچی ئەوەی پێم بڵێ کە بڕوان پێ نەکاو چی تۆ چی بە ئەمری پێغەمبەری بێ بە من بڵێ قورئانت پێ لەبەرکەم گوتی ئەگە پێت بڕوانەکەم تی ئەگە پێم بڕواناکەی زومەڕەن زومەڕە گوتی کە ئەوەم گوت یەکسەر مامۆستایەکە لە پڕمەی گریانیدا و لە باوشی کردم و گوتی تۆ لەمە دوا کوڕی منی دەبی وەکو کوڕێک تەمەشات بکەم و تەعاملی لەگە بکەم و قورئانت پێ لەبەر بکەم پاشان گوتم مامۆستا بۆ پێم ئەوەڵ جاری پێت بڕوان نەکردم هەتا ئەو کەلیمەم گوت وتی کوڕی شیرینم منیش چەند ساڵێک پێش ئێستا بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلى الله عليه وسلم لە خەودا پێم گوت یا رسول الله ئەو کەسانی کە قورئان لەبەر دەکەن و عەمەل پێ دەکەن چۆن دەستنە بەهەشت فەرمووی زومەڕەن زومەڕە کۆمەڵ بە کۆمەڵ خڕیان ئەکەنەوە ئەو حافزی قورئانانە ئایان بەنە بەهەشت و بە بەهەشتی فێردەوسیان شاد دەکەن جا یەکسەر عمر عەبدولکافی گوتی ڕئیسی جمهوری حەماسگرتی و هەستاوە گوتی بزانن ئەوە بڕیارمدا هەموو ساڵێ دەبێ ئەو مسابقەیە لە جەزائیر بکرێ و لەسەر حیسابی منیش بکرێ و ئەو سارەکەش هەر یەکی نازەم ئەوەندە پارە خەڵاتی هەموو ئەو کەسانە بن کە لەو مسابقەی بەشداریان کردووە خۆزیە مەسئولانی ئێمەش خۆزیە خوا پێداوانی ئێمەش هیممەتیان بکرد بە خزمەتی ئەو سنتەر و ئەو شوێدانەیان بکرد بە کە خزمەتی قورئان ئەکەن ئەو وەکتی ئەم کوردستان ئەبێت یەک پارچە بەرەکەت و خۆشی یەک پارچە ڕەحم و بەزەیی خودای گەورە یەک پارچە هاتی و خۆشی و شادی و هەبوونی و دوور لە هەموو بەڵاو موسیبەتێک بەڵام هەتاکو ئێمە دژمنی قورئان بین
دوور بین لە قورئان قەت خوای گەورە باشمان بۆ ناینیتن. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.